بە دروشمی بە پێکەوە بەردەوام بین بەرەو بزوتنەوەیکی ڕووناکبیری و ڕۆشنگەری هاوچەرخ کۆنفرانسی لووتکەی ڕووناکبیری لە ڕۆژانی 4 و 5 لوی 2021 بە هاوبەشی لەلایەن بنکەی ئەدەبی ڕووناکبیری گەلاوێژ و کۆنفرانسی لووتکەی ڕووناکبیری عەرەبی ڕێکخرا. قسە باز لە سەر ئەم کۆنفرانسە گرنگاکەین چ بۆ شاری سلێمانی و چ لە ڕووی ئەدەبی و هەروەها سیاسیشەوە کە لە شاری سلێمانی بەردەوامی هەبوو بە میوانداری زۆر بەڕێز تەڵعەت زاهر نووسەر و ڕووناکبیر بەخێراتی سەرچاو. سازکردنی کۆنفرانسی لووتکەی ڕووناکبیری گرنگیەکەی لە چیایە بە تایبەتی بۆ شاری سلێمانی؟ ڕاستەکەی خۆی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە و شتێکی نامۆ نییە و غەریب نیە لەسەر سلێمانی کە چالاشی ڕووناکبیری، چالاشی ئەدەبی، چالاشی هیزری لە ئامێز بگرێ یان لە خۆی بگرێ. ڕاستی هەڵبژاردننی سلێمانی وەکو یەکەم شاری عێراقی بۆ ئەنجامدانی پێنجەم کۆنگرا یان پێنجەم کۆنفرانس. ئەم کۆنفرانسە برای عەرەبەکانمان لە 4 وڵاتی تر ئەنجامیان داوە، لە قاهیرە، لە بەیروت، لە عەمان، لە دووبەی، بەڵام یەکەم جارە لە عێراق، یەکەم جارە لە عێراق کە بڕیاریاندا لە شاری سلێمانی بێ، ئەویش بە هاوکاری و بە کاردانەوەی پۆزەتیڤانەی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ کە ئامادە بوو بە هاوبەشی یان بۆ استراتیژیەتێکی هاوبەش لە دنیابینی کولتوری و فەرهەنگی ئەوانە لە سلێمانی ئەنجام درێ. گرنگی ئەم جۆرە لووتکانە یان جۆرە کۆبنەوانە بەڕاستی گرنجەکەی لەوەیدایە کە دەکرێت پێکهاتەکانی عێراق، پێکهاتە جیاجیانەتەوەی و ئیتنیشیەکانی عێراق دنیابینی هاوبەش، بیری هاوبەش، استراتیژیەتی کارکردنی هاوبەش لە ڕووی کولتوری و فەرهەنگی و ڕووناکبیریەوە بدۆزنەوە. ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەوەی کە میوانەکان کەسانی لێهاتوو ئەکادمی گەورە لە زانکۆکانی کوردستان و لە زانکۆکانی عێراق کاردانەوەی باشیان هەبوو، ئامادەی تەواویان تیاوە بۆ بەشداریکردن لەم کۆنفرانسە و خۆشبەختانە کارەکانیش بەسەرکەوتووی جێبەجێکرا. بگومان لەناو کۆنفرانسەکە چەندین پانێڵی زۆر گرنگی تیا بوو، بەڵام زۆر چروپڕ بوو با بڵین پرۆگرامەکەیان بەرنامەکانی کۆنفرانسەکە، بەڵام لە ماوەی 2 ڕۆژە هەمووی پێشکەشکرانی کاتێکی کوردنیە بۆ پانێڵی لەو جۆرەیان بۆ ئامادەبوونی ئەو هەموو نووسەر و بیرمەند و ڕووناکبیرەی کە لە وڵاتانی عەرەبیەوە هاتوون. بێگومان کاتەکەی ینی چالەشەکان چرخرا بۆ لە کاتێکی دیاریکراوە. ئەمەش بۆ کۆمەڵێک هۆکاری ئەوەی لەبەر پەتای کۆڕۆنە و نەبوونی مناسەبات وانە ویستمان بە زووترین کات کۆتایی پێبێ. دواتر هۆکاری سەفەر و گەڕانەوە و هاتون و چوونی میوانەکان کە زۆربەی هەر زۆری ئیلتیزامیان هەیە، لە سعودیا هاتوون، لە تونس هاتوون، لە قاهرە هاتوون، لە لەندەن هاتوون، کەم مانەوەیان زۆر و مانەوەی زۆریان بۆوان کێشەیە. دواتریش خۆت دەزانی لە کۆنفرانسێکی ئاوا کە زۆربەی زانکۆکانی کوردستان و عێراق تیادا بەشدارن، ئیتر زۆرترین چالاکی یعنی هەر یەکەوت دەوێت چالاکی خۆی هەبێ و زۆرترین چالاکی دەکەوێتە ناو ئەو 2 ڕۆژە. ئێمە پێمان باش بۆ ئەم پانێڵانە ینی پانێڵی گشتگیر بن، شتێش تایبەت نەبێ. بۆ نمونە زۆر جارانە فیستیڤاڵی گەلاوێژ فیستیڤاڵێکی تەواو ئەدەبیە، بەڵام لێرە ویستمان فکری بێ. مەسەلەن محازەرەی تیا بووە لەسەر پەیوەندی نێوان هەرێم و ناوەند، محازەرەی تیا بوو لەسەر بەندا و ئاوەکان، محازەرەی تیا بوو لەسەر جێندەر، محازەرەی تیا بوو لەسەر مێژوو، لەسەر وەهمی تەبایی. یعنی زۆربەی ئەو بابەتانە و پانێڵان لە خۆیان گرت و ویستمان هەمە جۆر بێ و لە هەمان کاتدا ینی زۆرترین تەوەر بکەینەوە لە کەمترین ماوەیە. بەڵێ بێگومان لەناو ئەم کۆنفرانسەیە چەندین کەسایەتی با بڵێن بیرمەند و ڕووناکبیر و کەسایەتی دیاری تیا بۆ کە لە ناوچە جیاجیەکانەوە هاتوون. ئەمە بۆ شارێکی وەکو سلێمانی جگەلەوەی کە جموجوڵێکی هوەری دروست کرده بوو، لە هەمان کادا لە ڕووی کللتوریەوە با بڵێن سوودەکانی چییە بە تایبەتی بۆ ئەدیبان و بۆ نووسەران و بۆ ئەو کەسانی کە پانێڵەکانیان پێشکەشە کرد. خۆی سلێمانی هەر لە کۆنەوە یعنی لەو 200 ساڵی ڕابردوو
ناوچی سلێمانیا ئەگەر بە قۆخێک بیچێنین ناوچی سلێمانی ناوکەچی ڕووناکبیری و کولتوریە یعنی ناوکەکەی کە پێک هاتووە کە پێک هاتووە لە ناوکە کولتوری و فەرهەنجەکەی پێک هاتووە مەسلەی یەکتر ناسینی ئەم بیرمەندانە و دابینکردنی سەکۆیەک بۆ ئەوی کوردەکان گوێ لە عەرەبەکان بگرن و عەرەبەکانی گوێ لە بیرمەندان و ئەوانەی ئێمە بگرن کە پسپۆڕن لە بواری با بڵێن لە بوارە جیاجیەکانی ئەکادیمی بۆ ئێمە یەخستنی ئەم سەکۆیە و پەیداکردنی ئەم سەکۆ ئازادە و بەو پانێڵە جیاجیانەوە بۆ ئێمە کارێکی گرنگە و پێشم وایە مەسلەی مەسەرەن تەواجودی عەرەبەکان یان فارزەکان یان تورکەکان بۆ سلێمانی شتێکی غەریب نییە لە بۆی لە ماوەی 24 ساڵی ڕابردوو ساڵانە بەردەوام میوانمان هەبووە تورک ئینگلیز ئەرمان فارس عەرەب ئەم دابینکردنی ئەم سەکۆیە یان ئەم با بڵێن ئاماژەکردنی بەو پانێڵە ئازادانەی کە بەڕێوە چووە بۆ ئێمە ئەو یەکگرتن و ئەو ئیلتیهام و ئەو تەبایی و دۆزینەوەی استراتیژیەتی کاری هاوباش لە ڕووی ڕووناکبیری و فەرهەنجیەوە گرنجێکی زۆری هەیە بۆ ئێمە بێگومان پێشتر ئاماژەت بۆ کرد کە شاری سلێمانی یەکەم جاری نییە میوانداریەکە بەڵام ئەوەی کە ئەم جارە سەرنجڕاکێش بوو و خۆش ئاماژەت پێکرد کە پانێڵەکان گشتگیر بوون زیاتر لە لایەنی سیاسیەوە و هەروە لە لایەنی فەرەنگیە و لە لایەنی یاسایی لە ناو ئەم دۆخە ناهەمواری با بڵێن کە عێراقی تایە و کۆکردنەوەی ئەم ڕووناکبیر و ئەم بیرمەندانە لە کۆنفرانسێکی ئاوایە و لەناو ئەم هەموو فەراغەیە فەراغی سیاسی فەراغی کۆمەڵایەتی فەراغی با بڵێن ڕۆشنبیری هونەرمەندان ئەتوانن چی بکەنیان ئێوە ویستان لە ڕێگەی ئەم تێکەڵ کێشیەوە با بڵێ ئەم تێکەڵکردنەوە چی بگەێنن و چی بکەن خۆ دەزانی ئەدەب و هونەر جیا لە سیاست جیا لە مەسائلی سیاسی ئەدەب و هونەر پێویستی بە دیالۆگ و ڕێی گۆڕینەوە و بەردەوام بوونە بوونی ئەم هەموو ڕووناکبیرە یعنی ئێستا من ئەو ڕۆ لە حەزم دەکرد مەسەلەن ئەمڕۆ دوێنێ تێبینیەوەم کردووە مەسەلەن بوونی مۆسیقارێکی گەورەی وەکو نەسیر شەممە لەم کۆنفرانسا چەندین هونەرمەند و چەندین عازب یعنی دڵخۆش بووم بۆی مەسەلەن ئەو هەموو کچ و کوڕا عازب عودا دەهات سەردانی دەکردن و ئاما ڕێنمایی دەکردن و ئامۆژگاری دەکردن و بۆی گەنجەکانی ئێمە بۆیان عازب دەکرد و ئەویش تێبینی دەدا ئەوانە مثلەن بیرمەندێکی وەکو عەبدولحسێن شەعبان بەڕاستی بیرمەندێکی گەورەیە مثلەن تێکەڵاوبوونی گوێگرتنی لێی ناسینی دۆخی ئێمە دنیابینی ئێمە مەشاکلی ئێمە یعنی بەس کێشەی ڕووناکبیریمان نیە کێشەی سیاسیشمان لەگەڵ ناوەند هەیە کێشەی ئابووریمان لەگەڵ ناوەند هەیە ئەم پیاوە گوێ لێ دەگیرێ ئەم پیاوە با بڵێن ڕێنمایی وەردەگیرێ ئامۆژگاری حکوومەتەکە پەیوەندی ئێزگار قوڵی لەگەڵ ناوەندەکانی یعنی مؤسساتی عێراقی هەیە بوونی ئەو کەسانە لای ئێمە و گوێگرتن لە ئێمە و ئێمە گوێ لێ بگرن و ئەم ئەزمونە بگۆڕینەوە ئەم خیبرەیە بگۆڕینەوە ڕاستی کارش ناوەزەیە. بڵێ بیر و بۆچوونی ئەوان لەسەر شاری سلێمانی و لەسەر ئەو ڕەوتە هونەریەی کە لە شاری سلێمانی هەیە چی بوو لەبەرەوەی کە وتەی زۆرێک لە بیرمەندەکانمان گوێ لێ بوو کە هەمویان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە بێگومانی تیانەیە کە سلێمانی شاری ڕۆشنبیریە بێگومان من هەموو ئەو مقابلانەی کە کردویانە لە سایتەکانیش لە ڕۆژنامە عەرەبیەکانیش لە ڕۆژنامە لبنانیەکان لە ڕۆژنامە ئوردنیەکان کلیکەکانمان بۆ دەنێرنەوە هەمویان ئاماژەیان بۆی کردووە کە لە ڕووی دیسپلینەوە زۆر ڕێکوپێک بووە لە ڕووی ئیداریەوە زۆر ڕێک بووە هەڵبژاردننی ئەو خەڵکانەی بەشداری دەکەن خەڵکانێکی ئایدیالیست نەبوون خەڵکانێکی پۆپۆلیست نەبوون خەڵکانێک نەبوون کوێرایی ئایدۆلۆژیان هەبی کوێرایی نەتەوەییان هەبی لەم کۆنفرانسە مەجموعەیە خەڵک هاتبوون دژی ڕاسیزم دژی توندوتیژی دژی ژنان دژی منداڵ مافی مرۆڤ ئەو خەڵکانەی کە هاتبوون بەڕاستیەم و ئاماژیان بووی کە لە ڕووی دیسپلینەوە زۆر باش بووە و وێ ڕای ئەوە زۆریشان دڵ پێخۆشوە کە لە سلێمانی بووە خۆ دەزانی مسەقفینی عێراقی و مسەقفینی عەرەب کە دڵی سلێمانی یعنی ئەدەبیات و هونەر یعنی کولتور و فەرهەنگ یعنی ئێستاش سلێمانی بۆ دەناسێتەوە ئەوەندەی ناوی حاجی تۆفیقی پیرەمێردی ناوی سیاسیشی ئەمڕۆ نایە ئەوەندەی ناوی حەمدی دێ ئەوەندەی ناوی سالم و نالی دێ یعنی خۆشبەختانە من ئێستا ڕۆژانە دەبین خەڵک بە ناوی نالی یەکرێ یعنی مناڵی بە ناوی نالیەکە ئەم حسە ڕووناکبیریە ئەم حسە فەرهەنجیە پێویستە
گرنگجی پێ بدرێ و پەرەی پێ بدرێ و ئەم پەرە پێدانش بێگومان لە ڕێگای بوونی بۆنەی ڕووناکبیری بۆنەی فەرهەنگی بۆنەی هوەری مەسرح دراما سینەما سلێمانی بەڕای من ئەگەر لە هیچ شتێک لە شارەکانی تر نەباتەوە دەتوانێت بە فکر و بە هوەر بە ئەدەب پێشی هەمووان بکەوێت. زۆر باشە بینیمان تا چەندێک سیاسیەکان ئامادەیان هەبوو لە کۆنفرانسەکەیەوە هونەرمەندان و بیرمەندانیش بێگومان خەڵکانی ئاسایی و خوێندکارانی زانکۆ چەندێک ئامادەیان هەبوو لەم دوو ڕۆژەیە. ئەوەندی بینیم لە زانکۆکان زۆربەی هاتوون بیرن نەچی ئەوانەی کە بەشدارن لە پانێڵەکان زۆربەی مامۆستای زانکۆن یان ئەکادیمیان پسپۆرن لەو بوارەی کە پێشکەشیان کردووە بێگومان ئەمە ڕنگدانەوەی دەبێت لەسەر خوێندکارەکانی خۆیان ڕنگدانەوەی دەبێت لەسەر تەڵەبەکانی ماستەر تەڵەبەکانی دکتۆرا و لەبەرەوەی لە هەرێمی کوردستان زانکۆیەکمان فرامۆژ نەکرد لە دۆکەوە بگرێت تا گەرمیان هەموو زانکۆکان دوانیان سییانیان بەشدار بوون لە پانێڵانە بێگومان دەرگاش کراوە بووە ینی دەواازەمان واڵا بووە هەمیشە بۆ هەر میوانێک بێجۆ لە پانێڵانە بگرێ بۆ مداخەلە بکە بە ئازادانە بەشداری بکە دەرگا بەڕووی هەموودا کراوە بووە خەڵکێکی زۆرم بینی یەکەم جارە دەیان بینم من بە حکمەوەی ڕاهات و فیستیڤاڵی ئەدەبی بکەین زۆربەی ئەدیب و نووسەرەکان دەبین ئەوانەی حەزیان لە ئەدەبە بەڵام دەرچوو ئەوانەی حەزیان لە فکرە ئەوانەی حەزیان لە یاسایە هیچی کەمتر نییە لەو فیستیڤاڵە ئەدەبیانەی کە ئێمە ڕێکمان خستووە بۆکو تەواجد. بەڵێ زۆر باشە پێشتر ئاماژەمان پێکرد کە پرۆگرامەکە پرۆگرامێکی چڕ بوو و کورت کرابوو لە ماوەی دوو ڕۆژە پێشکەش بکرێت ئەو کەسانی کە نەیانتوانیوە ئامادە بن لەبەرەوەی کە پانێڵی زۆر گرنگی تیا بوو چۆن نتوانن جارێکی تر گوێبیستی ببنەوە یاخود بیخوێننەوە یاخود لە ڕێگەی بڵاو کراوەیەکەوە یان هەر شتێکی ترەوە ئەمە هەموو بابەتەکان هەموو محازەرەکان لە کتێبێکە چاپ کراوە لەگەڵ دەلیلەکەیە ئەوەی پێمان نەکرا بێ کورتەیەکمان لە باسەکان کردووە و دواتر ڕاستپاردە و وتەکان و بەشداریەکان داهاتوێکی نزیک تا دەبن بە کتێب ئێمە وەکو چۆن لە فیستیڤاڵی گەلاوێ ساڵانە با بڵێین ساڵنامەی فێستیڤالمان هەیە کە تایدا هەموو بەرهەمەکان لە خۆ دەگرێ ئەم کۆنفرانسەش هەموو بەرهەمەکانی کۆ دەکرێتەوە و وتەکانی تەفریغەکرێ و محازەرەکانی تەفریغ دەکرێ و لە کتێبێکی سەر بەخۆدا چاپەکرێ بە هەم بە کوردی هەم بە عەرەبی. زۆر باش باسی پلانی داهاتوو کرا کە ساڵی داهاتوو با بڵێن یان کۆنفرانسی داهاتوو هەر لە شاری سلێمانی ئەبێت یان لە یەکێک لە شارەکانی عێراقی یان لە وڵاتێک خۆی بڕیارە بە پێی بەرنامەی خۆیان ساڵی دادی لە بەسڕا دەبێت بەڵام ئێمە هەر تەواجدمان دەبێت وەکو سلێمانی یان وەکو ڕووناکبیران لەم شارە و بڕیاریان داوە لە زۆربەی زانکۆکانی کوردستان هەم دیسان لە بەسڕا بانگەشتیان بکەنەوە بۆی ئەم سلەیە نەپسڕێ ئەم پەیوەندیە بەردەوام بێ خۆ دەزانی کاری ڕووناکبیری کاریش استراتیژیە ینی کارێک نییە ئەمڕۆ سپێ بەرهەمەکەی دەرکەوێت دەبێت ئیش لەسەر بکەی و بەردەوامی بەلانی کەم بۆ دروستکردنی استراتیژی هاوبەشی ئیشکردنی ڕووناکبیری یعنی بۆ دروستکردنی دیرگایەکی هاوبەش سەبارەت بە مافی مرۆڤ سەبارەت بە دیموکراسی سەبارەت بە جێندەر سەبارەت بە چوزانم بە فرەیی بە تعادودی ینی وەکو کاتێکی فشار وابێت لەسەر سیاسیەکان یعنی کاری ڕووناکبیری دەکرێت کار بکاتە سەر موسساتی سیاسی بۆ تەبایی و بۆ ئاشتەوایی کە لە ئەدەبدا هەیە لە ڕووناکبیری دای بپەڕێتەوە بۆ ناو موسساتی سیاسیش. زۆر باشە ئەگەر ئەم پانێڵانە یاخود ئەم کۆنفرانسە لە وڵاتێکی عەرەبی یاخود لە شارێکی تری عێراق بۆ نمونە لە بەسڕیان لە بەغداد بکرایە ئێوە وەکو ڕووناکبیرانیان سیاسیەکان ئەو کەسانی کە ئامادەیان هەبوو لە پانێڵەکانیان ئامادە کردبوو هەر بەم بەرهەمانیان هەر بەم مادانە بەشداریتانەکریان هەوڵتانە بە شێوەیەکی تر کورد با بڵێن خۆی نمایش بکات لەو کۆنفرانسانەیە. بێگومانە تۆ ئێستا من وەکو کوردێکە لە سلێمانی قسە دەکەم فەرقم وەکو کوردێکە لە دووبەی قسە دەکەم لە دووبەی بەرگری لە فەرەنجی خۆمەکەم بەرگری لە جلوبەرگم دەکەم یعنی ڕەنگە من لە شوێنێک بمە کوراش پانتۆڵ بەناوێت لە جلیش کوردی بەرکەم لە کۆنفرانسێک بێ کە لە وڵاتی شترابێ ئەمە واردە ینی بەڵام ئەمە جاری یەکەم نییە ئێمە تعاون بکەین یان هەماهەنگی بکەین لەگەڵ برا عەرەبەکان یعنی ئێمە کۆنفرانسمان کردووە لە نەجەف لە بەسڕا
یعنی دیداری کوردی عەرەبی دیداری ڕووناکبیری کوردی عەرەبی ئێمە لە بەسڕا کردومانە ماوەی هەفتەیەک لە بەغدا کردمان ماوەی 5 ڕۆژ لە نەجەف کردمان ماوەی 5 ڕۆژ یعنی ئەم کۆنفرانسەی ئێستا بەرهەمی یان بەرووبوومی ئەوەیە کە ئێمە لە ساڵەکانی 2009 و 11 و 12 ئەوانە چاندمان لەوێ کە ئێمە بڕیارماندا بچینە ئەوێن و ئەم سەکۆیە بکەینەوە ئەم دیدگا مشتەرەکە ئیشی بۆ بکەینەوە ئەوانە ئیتر ئەوانیش تەشجیع بوون ئەوانیش هاندران ئەوانیش هاتنە پێش چکە لە ئەخیردا خۆ دەزانی ئامانجی ڕووناکبیری ئامانجی کولتوری هەم ئامانجێکی ئینسانیە هەم ئامانجێکی ئیستاتیکیە هەم ئامانجی شارستانی و مەدەنیە یعنی ڕەهەندی ئایدۆلۆژی و ڕەهەندی حیزبایەتی ئەوانەی لە پێش نییە ئیتر ئەوانیش کە دەبینن مەسەلەن کورد دەتوانێت دەرچێت لە ناوچەگەرێتی دەرچێت لە ڕەگەزپەرستی دەچێت دەتەوە پەرستی و بەرز بێتەوە لەسەر ئەم کێشانە ئەوانیش هەوڵە دەم بەرز بنەوە بێگومان دەستەکان خۆش بێت سپاس کەم ئێوارەیە لەگەڵمان بووی زۆر سپاس زۆر بەڕێز تەڵات زاهر نووسەر و ڕووناکبیر سپاس بۆ تۆ.